یەکەمین دیمانی شانۆیی دیاسپۆرای کوردی لەمڕۆوە تا هەژدەی ئەم مانگا لە شاری هالە لە ئەڵمانیا بەڕێوە دەچێت. دیمانەکەش لەلایەن هونەرمەند کاروانی عەلی مجۆل سەرپەرشتیەکرێت. بۆ گفتوگۆی زیاتر لەسەر دیمانەکە ڕاستەوخۆ هونەرمەند خات و فرمێسک مستەفامان لە ئەڵمانیاوە لەگەڵا. خات و فرمێسک سڵاو لێبێ. سڵاتان لێبێ، ئەم کاتتان باش. زۆر سپاس. باشیتانە. زۆر سپاس. خات و فرمێسک ئەمێ لە سەرەتاوە بەوە دەست پێ بکەم چەند کاری هونەری لەم دیمانە شانوویە نمایشەکرێت. بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ سات نیوز کە هەمیشە هونەرمەندان بەسەرەکاتەوە. سپاس بۆ ئێوە. ویستم یەک ئاماژە بم بە یەک هەڵەی بچکۆلا کە ئێمە لە ئەمڕۆ دەست پێ ناکەین، بەڵکو لە مانگی شەشەوە دەست پێکەین. لە 16 هەتاوەکو 6 دیمانەیەکی سێڕۆژیە. لەم دیمانەیە 5 کاری شانۆیی بەشدارە. کارە شانۆیەکان مۆنۆدرامایەکە کە دەستپێکی فستیڤالەکە دەست پێکا، بڵێن دیمانەکە دەست پێکات. ئەویش بە زمانی ئەڵمانیە کە لە نووسینی ڕەوانشاد مەهاباد قەرەداخیە و نواندنی خۆمم دووهەمینیان بە شانۆی گروپی کەبەرێ بە شانۆنامەی لایکچی کە نووسین و دەرهێنانی کاک ڕزگار مونزیرە. دوجار نمایشی ڕێحانە کە نووسین و دەرهێنانی خات و گەزیزە عومەرە. لە دوای ئەوان نمایشێکی پێرفۆرمانسی دکتۆرە نیگار حەسیب و لە کۆتایی شار مۆنۆدرامایەکی بە ناوی ژنێکی تەنیاوە کە دەرهێنان و ئامادەکردنی بۆ سەرشان و وەرگێڕانی مامۆستا فازل قەسابە و نواندنی خاتو نەشمیلە. لە کۆتایی هونەرمەندی شانۆکاری باکوور سیمینارێکی هەیە، ئەویش لە باسی جوڵە و بزاوتی شانۆی باکوورەکات. زۆر باشە. کەواتە خات و فرمێسک بە خۆت ئاماژەت پێیە 16 مانگی داهاتوو دیمانەکە بەڕێوە چێتە 8 مانگ. بەڵێ. ئەمێ پرسم خات و فرمێسک، تۆ دوو ئەرکی جیاواز لە ئەستۆدایە، هەم سەرپەرشتی دیداری خانمانی شانۆی کوردستانی ژەکەیت و هەم ئەم دیمانێش دوو ئەرکی جیاواز سەرنجت لەو بارەوە. بەڵێ ڕاستە، ئەوەی دیداری خانمانی شانۆکار لە کوردستان زۆر جیاوازە. بەڵێ ئەجندایان جیاوازە لەگەڵ ئەم دیمانەیە. هەروەها دیدارەکە لە کاتێکی تر و لە بڵێن لە کاتێک و لە زەمانێکی ترا پێشکەش کراوە. لە کاتی کۆرۆنا کە کەرنتین بوو، ئێمە بە ئۆنلاین دیدارێکمان ڕێکخست لەگەڵ کۆمەڵێک خانمی شانۆکارە و ئەمەیان جیاوازە. ئەمەیان کەوا دیمانەیەکی سێ ڕۆژیە کە ڕوبەڕوو لەگەڵ چەند شانۆکارێکە لە ناو ئەڵمانیا و لە دەرەوەی ئەڵمانیا و لە ئەوروپا و لە کوردستانەوە بەشدارن. خات و فرمێسکە ئەمەیە پرسم چ لایەنێک سپۆنسەری ئێوەی کردووە بۆ ئەو دیمانەیە کە سێ ڕۆژە خایانە؟ بەڵێ هەتا ئێستا ئێمە هیچ سپۆنسەرێکمان نییە، هیچ ڕێکخرا و دامەزراوەیەک هەتا ئێستا هیچ ڕێکخراوێ دامەزراوەیەک نەهاتوۆتە پێشەوە یاخود نەهاتوونەتە ژێرباری دیمانەکەەوە. کەواتە هەوڵ و دڵسۆزی تاکە کەسی و هاوڕێتی خۆتان بووە بۆ بەڕێوەچوونی ئەم. بەڵێ. کاتێک کە بەڕێز کاروان عەلی مەچۆل کە پەیوەندی پێوە کردین کە ئەو سەرپەرشتیاری گشتی و بەڕێوەری دیمانەکەیە کە وتی ئێمە چەند هاوڕێیەکین لە گروپی کەبەرێ ئەمانەوێت دیمانەیەک ساز بکەین. بەڕاستی پەیوەندی بە کۆمەڵێک هونەرمەندەوە کرد کە مامۆستا گەزیزە بوو، دکتۆرە نیگار بوو، کە من بووم. ئێمە هەرسێکمان یعنی بەبێ هەر یەکسەر دەما و دەم وتمان بەسەر چاو ئێمە بە هەموو شتێک لەگەڵ تاین پشتیوانی ئەم دیمانەین
و ئێستاش بە هەمان شێوە ئێمە ئەگەر ئەم دیمانەیە هەتا چەند ساڵی تر هیوادارم کە بەردەوامی هەبێ ینی هیوادارین کە ئێمە هەر ئامادەیمانتیایەکەوە بتوانین ئەو دیمانێ بەرەو پێشەوە بەرین بەرفراوانی بکەین زیاتر کەوا بتوانن کولتوری تریش لەگەڵ ئێمە بەشدار بن کە بتوانین لە ناو ئەڵمانیا ئێمە بتوانین ئاڵوگۆڕی کولتوری لەگەڵ شانۆکارە بێگانەکانی ئەڵمانیا بکەین یاخود ئەوروپا بکەین ئەوەش لە کاتێکا بێت کەوا ئێمە بتوانین کەوا بزانین ڕێکخراوی تر دامەزراوەی کولتوری تر هاوکاریتان کات و هەمانجیان لەگەڵ بکەن بڵێ بەڵێ خات و فرمێسک ببوورە لەبەر کەمی ماوە ناتوانم پرسیاری کەت لێ بکەم بە هیوام سەرکەوتوو بن کار و داهێنانی زیاتر زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەسەرکردنەوەکەتان کە توانیمان لێرەوە باسێکی بچکۆلە لە دیمانەکەمان بکەین